سەرۆکی حکوومەتە لە بەندە گوایە وتومە کۆمپانیا و بانقیان هەیە. لە شەوی 1/4 من لە دیدارێکی کەناڵی ئاسمانی پەیاما و بابەتەم باس کردووە. لە شەوی 2/4 لە کاتێکا کە قەدەغەی هاتوچۆ و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و ڕاگررتنی هەموو دەوامێکی فەرمی بووە جگە لەو هێز و فەرمانگانەی کە لە ئەرکی خۆپارێزی کۆرۆنایا بوون. لە شەوی 2/4 چوونەتە لای دادوەری ئێشەگر لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر بە مادەی 433 گوایە ناوزڕاندنە سکاڵایەک تۆمار کراوە لەسەر بەندە. ئەوەی جێی سەرنجە هەمان کات دادوەری ئێشەگر لێی نووسیوە نووسراو بکرێ پارێزبەندی لەسەر بەندە هەڵبگیرێ. لە 2/4 واتە کە ڕۆژ دەبێتەوە یا شەوەکەی سکاڵایان کردووە بە ڕۆژەکەی. داواکاری گشتی ئەم نووسراوەی ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران داوای ئەوەکە کە من بەڵگەکانیان بخەمە بەردەست. ئەنجومەنی وەزیران هەمان ڕۆژ کە 2/4 نووسراوی کردووە بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە داوای ئەو بەڵگاناکە کە من ئاماژەم پێکردووە بیخەمە ڕوو. واتە بە پێچەوانەی ئەوەی کە حکوومەت دەڵێ خۆی دەدزێتەوە لە بەڵگە و داواکاری گشتی داوای بەڵگەی کردووە نایدا بۆیە پەنایان بردووە بۆ دادگا و سکاڵا و داوای هەڵگرتنی پارێزبەندیەکەن. ئەوە نووسراوەکانە لە 1 شەو و 1 ڕۆژە سکاڵاشیان تۆمار کردووە، داواکاری گشتیش داوای بەڵگەی کردووە. من ئەمڕۆ بەڵگەکانم داوەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ئەوەی جێی سەرنجە جێگری سەرۆکی پەرلەمان بە نووسراوێکی فەرمی کەمێک پێش ئێستا وەڵامی داومەتەوە بەڵگەنامەکانی وەرنەگرتووە ئاراستەی داواکاری گشتی بکات. ئەڵێ خۆت بینێرە. ئەو بەڵگانەی کە هەیە پێشەوەی بیخەمەڕوو دەمەوێت باسێک لە مەسەلەی پارێزبەندی بکەم چونکە خەڵکێک پێی وایە ئێمە کە قسە لەوە دەکەین ئەمە پێشینەیەکی خراپە و مەترسیدارە بۆ سیستەمی حکومڕانی، بۆ ئازادی ڕادەربڕین، بۆ ئازادی کاری پەرلەمانی نوێنەرایەتی خەڵک کە لە هەرێمی کوردستان بۆ سکاڵای سەرۆکی حکوومەت پارێزبەندی لەسەر پەرلەمانتار هەڵبگیرێ. ئەمە ترس نییە لە یاسا و کەوتنە سەرووی یاسا نییە، بەڵام بەڕێکاری نایاسایی داواکردنی هەڵگرتنی پارێزبەندی دەبێت خەڵکی کوردستان لای ڕوون بێ. مادەی 24 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە باسی پارێزبەندی دەکات دەڵێ بڕگەی دووەم ئەندام ئازادی ئاخاوتن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە کاتی ئەنجامدانی کاری پەرلەمانیدا. ئەبەم هەڵگرتنی پارێزبەندی و تەسلیمکردن بە دەستگیرکردن هەر دادگانیە بۆ ویلاتان ڕوون بێ ئێستا بۆتان باسەکەم بۆ ئەوە نییە کە ئێمە بکەوینە سەرووی یاساوە و لە یاسا و دادگا بترسین. بە پێچەوانەوە ئێمە دەمانەوێت یاسا جێبەجێ بکرێ. پەرلەمانتار کە ئازادی ڕادەربڕینی نەبێ لەسەر قسەکردن لە دامەزراوەکانی حکومڕانی بەڕاستی کاری پەرلەمانی مانای نامێنێ. ئێمە نوێنەری خەڵکین، خەڵکێک کە ئێستا لە مانگی 5 تازە دەستکراوە بە موچەی مانگی 1. خەڵکێک کە ئێستا برسیە، موچەیت خواردووە، ژیانی تەحتیم کردووە، دەتەوێت نوێنەرەکانیشی هاواری ئەوان نەگەیەنن. ئەمەی من وتومە بێ بەڵگە نەبووە و ئێستش بەڵگەکانە خەمە بەردەستی ڕای گشتی. بڕگەی 4 لە مەسەلەی پارێزبەندی پەرلەمانتاران دەڵێ بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی تەنها بۆ ئەو کردە تاوانیەیە کە لە داواکەی دادوەرا هاتووە. مادەی 433 کە سکاڵای پێکراوە لەسەر بەندە مادەی جەریمەی تاوانکاری نییە و ئەمە ئەگەر تۆ نەتوانی ئەو قسەی کردوتە بیسەلمێنی غەرامەی مادیە کری.
ئەگەر ئامادە نەبی پارەکە بدەی 6 مانگە بێ بچیتە سجن. ئەمە جەریمە نییە ئەم مادەیە کە تۆ بیت پێت وا بێ ئەمە کردەیەکی تاوانیە بیت پارێزبەندی هەڵبگری. پارێزبەندی بۆ کردەی تاوان بۆ جەریمە هەڵەگیرە. ئێمە جەریمەمان نەکردووە کە وتومانە سەرۆکی حکوومەت کۆمپانیا و بانقی هەیە. ئەوە بەڵگەکان ئەمڕۆ بە ڕەسمی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانم کردووە بۆ ئەوەی چۆن داواکاری گشتی بە ڕێکاری یاسایی خۆی لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پەرلەمان بۆ منیش وەڵامی نووسراوی پەرلەمانم داوەتەوە کە ژمارە 6/94 بۆ منی ناردووە، بەڵام ئەمڕۆ جێگری سەرۆکی پەرلەمان ئەڵێ ئەم بەڵگانە خۆت بینێرە بۆ داواکاری گشتی. لە کاتێکا داواکاری گشتی خۆی داوای بەڵگەی لە من نەکردو، لە ڕێی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمانەوە کردوێتی. بۆتانە خوێنمەوە نووسراوەکە بۆ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت ناردنی بەڵگە بۆ داواکاری گشتی. بفەرمونون لەگەڵ بەڵگەکانی ئەو قسانەی کە لە بەرنامەی ئەمڕۆ لە کەناڵی ئاسمانی پەیام شەوی 1/4/2014 پەخش کراوە ئاراستەی داواکاری گشتی بکەن وەک داوایان کردووە گوایە بە دواداچوونی بۆ دەکەن. بە پێی بەڵگەنامەیەکی ویکلیکس کە لە تیمی هەرێمی بنیاتنانەوە RRT لە ئەربیل وەری گرتووە، مەسرور بارزانی خاوەنداری پشتی گەورەی کۆمپانیای ستێر گروپە. ئەم ستێر گروپە پێگاتووە لە 12 کۆمپانیا و بانقێک و 10 کۆمپانیای هاوبەش و شەریکیان کە یەکێک لەو کۆمپانیایانەی شەریکی ستێر گروپە بریتیە لە کۆمپانیای کار. بانکەکەش سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرە بە ناوی ئارتی بانک کە ئێستا پارەی نەوت لەو بانکە ئاڵوگۆڕی پێدەکرێت لە دۆلارەوە بۆ دینار. سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی ستێر گروپ کادرێکی پارتی دیموکراتی کوردستانە بە ناوی سەروەر پێداوی و سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی ئارتی بانکیش کادرێکی پارتیە بە ناوی هومێلە گەردی. هەموانیش باشە زانین داواکاری گشتی لە هەرێمی کوردستان دامەزراوەیەکی سربەخۆ نییە، بەڵکو فەرمانگەیەکە لە وەزارەتی داد و سربەدەسەڵاتی جێبەجێکردنە. سەرڕایبوونی کەسانی بەتوانا و داکۆچی کار لە مافی گشتی، بەڵام لە پرسە گرنگەکانی پەیوەست بە سامانی گشتی و جوڵاندنی سکاڵا بەرامبەر گەنتەڵکاران کەمترین ڕۆڵی بۆ هێڵراوەتەوە و حیزب دەستی بەسەر هەموو جونگەکانی حکومڕانی داگرتووە. ئەم بەڵگەکانە پێم خۆشە بیبینن، ئەمە بەڵگەی ویکلیکسە، قسەی من نییە. ئەوە تەواوی بەڵگەنامەکانە. و ئەمە پوختەیەکی ئەو راپۆرتەی تیمی هەرێمی بنیاتنان RRTە کە بۆ خۆیان هاتوونەتە شاری هەولێر. ئەم راپۆرتە و دۆکۆمنتەیان کردووە کە لە هەرێمی کوردستان بزنس چۆنە، حکومڕانی چۆنە و گەندەڵی چۆنە. باز لەوە دەکایەکێک لە مەترسیەکانی بەردەم گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەم گروپە کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. ئەوە تەفاسیلی راپۆرتەکەی ویکلیکسە. ستێر گروپ چییە و چی دەکات؟ ستێر گروپ کۆمپانیایەکە ساڵی 2002 دامەزراوە، لە گروپێک کۆمپانیا پێگاتووە کە 12 کۆمپانیایە، بانقێک سەر بەو کۆمپانیایە لەگەڵ 10 شەریک و هاوبەشی هەیە لە بواری نەوت و بازرگانی و گەشتیاری و بیناسازی و تەلارسازی و ئەندازیاری ژینگەیی و ڕاوێژکاری و دڵنیایی و لۆجستی و پاراستنی دام و دەستگاکان و هەڵگرتنی مین و هێزی کار و کارەبا و تەکنەلۆجیای زانیاری و توێژینەوە و خانوبەرە و پرۆژەکانی نیشتەجێبوون کارەکات. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە، وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تحقیق بکە، ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە. ئەمانە چی ئەکەن؟ کۆمپانیایەکیان بە ناوی سان ئۆیڵە
ئەمە کاری گرێبەستەکانی نەوت کە حکوومەت دەیکا ئەمە دەیکات. کۆمپانیایەکیان بە ناوی سپیکە تایبەتە بە کڕێن و فرۆشتنی و دەرهێنانی غاز. کۆمپانیایەکیان بە ناوی MRF بیناسازی و تەلارسازیە کە کاری دروستکردنی بینایە بۆ حکوومەت و کەرتی تایبەت. و تەنانەت زانکۆی ئەمریکی لە دوهۆک ئەم کۆمپانیای ستێرەیە. بەشی دروستکردنی پرۆژە گەشتیاریەکان کە ئەمە تارینی گەشتیاریەکێکە لە مەشروعەکانی و پرۆژەی پاراستن و بەردەوام نۆژەنکردنەوەی سەدی مووسڵ هەر ئەمانەیکەن کە ساڵانە بودجەیەکی زەبەلاح لە عێراق وەرەگرن و کۆمپانیای بەرزەی سکیوریتی تایبەتە بە سکیوریتی نادی و شوقەکان لە دووەک، کۆمپانیای بلاکڤایە تایبەتە بە سکیوریتی نادی و شوقەکان لە هەولێر، کۆمپانیای VIP سکیوریتی تایبەتە بە پاراستنی میوان دووشاندەکانی حکوومەت لە فڕۆکەخانەی هەولێر تا بگاتە شوێنی حەوانەوە و تەواوی هاتوچۆ هەموو ئەو کارانی کە بە VIP یەکریان. بانقی ئارتیکە ئەم بانقە سەربەستێر گروپە دەکەوێتە سەرجادەی گوڵان لە هەولێر لە ساڵی 2012 دامەزراوە لە ئێستا کاری وەرگرتن و ئاڵوگۆڕی پارەی موچەی فەرمانبەران لە دۆلارەوە بۆ دینارەکە و مەبلەغێ قازانجەکە لەوە. بەشی پێداویستیە سەربازیەکان هەر لەسەر ستێر ئەم بەشە هەرچی جلوبەرگ و پێداویستی سەربازیە بە وەزارەتی پێشەمەگە بەشی زۆری دابینەکە و لە ڕێگەی ئەم بەشەوە بەشێکی هەیە ستێر گروپ بە ناوی سەگی پۆلیسی کە لە ڕێگەی ئەم بەشەوە سەگی پۆلیسی بە شێوەی گرێبەست دەداتە حکوومەت بۆ فڕۆکخانە و دەواازە سنووریەکان 400 سەگی پۆلیسی هەیە کە بە گرێبەست یاوەتی بە پارەیەکی باش بە حکوومەت. کۆمپانیای شانیک ئەم کۆمپانیایە وەک دەستگای مین کارەکات و ئەوانەی شارەزایی مینن لە لای ئەوان کارەکەن لە وەزارەتی پێشمەرگە موچە وەرەگرن. بەشێک لەو دوای ئازادکردنی شنگال و مووسڵ و ئەو دەشتی نەینەوایە بەشێک لە پاشماوەی تەقەمەنیەکانی داعش ئەم کۆمپانیای شانیکە بە وەریگرتووە و کاری کردووەتیایە. بەشی IT ئەم بەشەی ستێر گروپ کاری ITە کۆمپیوتەرە کامێرەی چاودێریە کە هەموو ئەو شوێنانەی حکوومەت و ئەو دامەزراوانەی حکوومەت ئەم کۆمپانیایکە. کۆمپانیای ستێرتایکە ئەم کۆمپانیایە بە بازرگانی دەرمان و بواری تەندروستی ناسراوە. کۆمپانیای GIGە تایبەتە بە دروستکردنی تابلۆی سەرجادە و تابلۆی هێماکانی هاتوچۆ و تەواوی گرێبەستەکانی حکوومەت لەم بوارە ئەم کۆمپانیا ئەیکا. کۆمپانیای فایبەر ئۆپتیک تایبەتە بە کاری کێبڵ و وایر و کارەبا و ڕاکێشانی و ڕێکخراوی هاریکاریشیان هەیە کە تایبەتە بە هاوکاری ئاوارەکان لە کەمپەکانە و کۆمپانیای تارینێت و کۆمپانیای ئاویکانی و ستێرتاوەریان هەیە کە ستێرتاوەر چەندین قۆنسڵخانە و کۆمپانیای گەورەی دنیا هەیە کرێکی ستێر گروپن و ئەمە ناوی ئەو کۆمپانیایانەیە. ئەمە نمونەی ئیشەکانیانە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەوە ئاوەکەیانە و ئەمە تاوەر ستێریانەکە لەسەر جادەی 40 مەتری گوڵانە و ئەمە کۆمپانیای نەوتەکەیانە و ئەمەش دەقی ئەسڵی بەڵگەنامەکەی ویکلیکسە. هیچی قسەی من نییە بۆیە بەڕاستی ئەوەی کەوتومە نەک بەڵگەیەک دەیان بەڵگەی هەیە و ئومێدەوارم ئەوانەی بەتەنگ حکومڕانی هەرێمی کوردستانەوەن خەڵکی کوردستان سەرقاڵ نەکەن بەوەوە کە پارێزبەندی لە ئێمە بسەنەوە. ئێمە بە پارێزبەندی و شانازیمان نەکردو و خۆمان نەپاراستووە. ئێمە خوا پشتیوان بێ بە دەنگی زیندوو حەقیقی خەڵکی کوردستان نوێنەرایەتی خەڵکمان وەرگرتەوە بۆی دیفاعیان لێ بکەین، بۆی داکۆکییان لێ بکەین، داکۆکی لە ژیان و بژێویان بکەین. داهاتی ئەم وڵاتە لێرەیە. ئێوە بەرپرسیارن لەوەی جوابی خەڵک بنەوە کە بۆ موچەی نییە، بۆ ژیانی نییە، بۆ لە کولەمەرجیایە. ئەرچی ئێمەیە دەنگی خەڵک بە ئێوە بگەێنین. حکومڕانێتی ئاوا ناکرێت دوای 29 ساڵ. بەڕاستی عیبەیەکی گەورەیە دوای 29 ساڵ حکومڕانێتیەک بەم جۆرە بکەین نزیکەی 30 نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستانە ببینن کە ئێستا
لەم دۆخا و لەم گوزەرانە پەرلەمانی کوردستان پێنجشەم کۆ بێتەوە پارێزبەندی هەڵگرێ لەسەر پەرلەمانتارێکی. بۆچی؟ لەبەرەوەی بەڵگە و حەقایقی لایە لەسەرەوەی پارێ وڵاتە لەکوێ و لای کێ و زۆر سوپاس. بۆ وەرگرتنەوەی حەسانە پێویستی بە زۆرینەی ئامادەبوانی پەرلەمان، یعنی کە تەنانەت فراکسیۆنێکیش ئامادەی دانیشتنەکەی پەرلەمان بێت، دوان حەسانە لە بەردەستان و زانیاری هەیە کە 5 پەرلەمانتاری دیکە مەعادەلا هەن کە حەسانان لێوە بێتەوە. هەڵویستی ئێوە چییە و هیچ هەڵاهەنگێکی بۆ پەرلەمانتاران یاخود لەگەڵ فراکسیۆن و گوسوولەکان بەگشتی؟ من سەرەتا سوپاسی هەڵوێستی هەموو فراکسیۆنانە و لایەنەکانیانەکەم کە دژی هەڵگرتنی پارێزبەندین بەم بەهانە نایاسایانە و بەم ڕێکارە نایاسایانە لە یەکێتی نیشتیمانی، لە بزوتنەوەی گۆڕان، لە یەکگرتووی ئیسلامی، لە نەوەی نوێ و لە حیزبی شیوعیش و لە خەڵکی تریش کە دژی ئەوە بێ پەرلەمان بەم جۆرە مامەڵی لەگەڵ بکرێ و سوپاسی هەموو ئەو سەرکردە و بەرپرس و خەڵک و مامۆستای ئاینی و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و هاوڵاتیاناکەم کە پێیان وایە خەڵک لە بەرامبەر ئازادی و ئەداکردنی ئەرکی یاسایی خۆیان نابێ بێدەنگ بکرێ و نابێ پێشینەیەک بهێنرێتە ناو سیستەمی حکومڕانی کە ئیتر خەڵک نەوێرێ بڵێ لە هەرێمی کوردستانە گەندەڵی هەیە، بڵێن کوا خۆ گەندەڵی بەڕێزان زۆر بە زەحمەت کەشفەکرێت، چونکە هەمووی بە ڕێکارێک کراوە بۆی بەیانی تۆی میدیاکار و منی پەرلەمانتار دەستمان نەگا بەم بەڵگانە و بیخەینە ڕوو بڵین ئەمە هیچیەیە و ئەمەل لەکوێ هێنا، بۆیە زۆر زەحمەتە. ئەمە بەرامبەر من نییە یا بەرامبەر هیچ هاوڕێیەکی ترم نییە، بەرامبەر ئەوەیە کە ئیتر خەڵکی کوردستان بترسێنن بڵێن ئێمە پەرلەمانتار والیەکەین، بۆیە ڕۆژنامەنووس ئاسانتر والیەکەین، ڕۆشنبیر و چالاکوان زیاتر والیەکەین. من تەمەناکەم ئەمە ڕوو نەدا لە پەرلەمان و خەڵکێک هەیە لە ناوپارتی دیموکرات باشتر بیرەکاتەوە لەوەی ئەم دۆخە خولقاندنی لە بەرژەوەندی جارێ ئەوان نییە، چکە زۆرینەی جونگەکانی حکومڕانی لای ئەوانە بۆ واکەن لەم هەرێمە لە بریەوەی بێن جوابی خەڵک بدەنەوە دوای 2 مانگ لە کۆرۆنا و بێدەوامی و بێ خوێندنی و بێ ژیانی ئێستا خەریکیەوە بن پارێزبەندی لە ئێمەڵگەنەوە کاکە ئێمە بدەن لە سێدارە، بەڵام ئەم وڵاتە باش بکەن، پارەی وڵاتە هەمووی براوە کوا بیهێننەوە. ئەگەر هاتوو پارێزبەندی لە ئێوە سەرداوە لە نێو پەرلەمانی کوردستان تانوانی ئەمە بە ئامانجگرتنی کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان و جوودێک لە پاشەکشێ لە پرۆسەی دیموکراسی ئەوی کە ناوی دەدرێت ئازادی ڕادەربڕین و کۆی ئەو پرسانێک کە پەیوەندیان بە کاری پەرلەمانی و ئازادی ڕادەربڕین هەیە لە هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە پاشەکشەیەکی گەورەیە واکرێ بە جۆرێک لە سەرکوت، چونکە پارێزبەندی کە یانەوێ هەڵیگرن یەکێک لە مادەکانی بریتیە لە ئازادی ڕادەربڕین و ئاخاوتنی تەواو، یانەوێ ئەمە وا لێ بکەن کە بڵێن بە هەڵگرتنی حەسانەت و ئەم مافەت نامێنێ و کاتە خەڵکی کوردستانە گەڕێتەوە بۆ ئەو زەمانەی کە ئیتر نەوێرێ هیچ بڵێ بەم جۆرە مامەڵەم لەگەڵەکەن. پێشینەیەکی خراپە، تەمەناکەم ڕوو نەدا. ئەوەی کە لە یاساکانە هاتووە یاساناسانی شخصەمان لەگەڵکردن بازەوە دەکەن ئەو کەسی کە گەندەڵی لە ئاشکرا دەکات بەپێ یاسا ئەتوانێت بەڵگە نەخاتەوە بەڵکو لایەنە پەیوەندیدارەکان بە دوایە بچین و بزانن ڕاستی دروستی ئەم بەڵگانە چەندێک ڕاستە. هەنی ئەوە بەچم مەبەستێکە لەم کاتەیە داوا لە تۆ ئەپرێ بچیتە بەردەم دادگا و بەڵگە بخەیتە ڕوو. ڕەنگە پێیان وا بێ کاتی خۆی سکاڵایەکیان لەسەر من تۆمار کرد ئەو بەڕێز کاک مەسرور کە ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی ئاساییش بوو. من وتبووم کوڕێکی کاک مەسعود نەوتی عینزالە بۆ خۆیە بە دادگایان لە من گرت. من بە وەزیری سامانە سروشتیەکانم وت لە ژوورەکەی خۆی وتم کاک دکتۆر ئاشتی ئەوە بەڵگە نەوتی عینزالە نایەتەوە داهاتی ئێوە. وتی بەڵێ وایە. وتم وەرە با بچین کەشفی عینزالە بکەین زانین کێ ئەم نەوتە. باوتی من ناتوانم. تۆ بۆ ناچی؟ وتم تۆ وەزیری نەوتی نەتوانی بچی، من پەرلەمانتارێکم چۆن بچم؟ من هێزم نییە، من چۆن بچم؟ چکە بە ناوی پێشمەرگەوە ترێ ئەو نەوتا برێ. تا ئەم ساتەی ئێمە قساکەین نەوتی عینزالە دەبرێ و ناچێتەوە داهاتی هەرێمی کوردستان، بەڵام منیان لەسەر حکومدا. بۆ لەبەرەوەی دادگای گوێی لە بەڵگەکان نەگرت. بەڵگەی ڕسمی وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئەڵێ ڕۆژانە 10,000 بەرمیل نەوت لە عینزالە دەرەهێنرێ، نایەتەوە داهاتی گشتی ئەیکەنێتەوە خۆ
ئێوای بن ئێوە ڕۆژنامە نووس نەوتان دەسەکەوێ بە پارە نەبێ نەک بیرە نەوتێکی عین زالە لایەزال عێراقیش داوایەکە لە بندەسی هەرێمیش نییە لە بندەسی وەزارەتی سامانە سروشتیەکانیش نییە بەڵام منیان پێ حکومدا پێیان وایە ئەوە منی ڕاگرتووە ئیتر نەوێرم ڕاستی بڵێم بەڵگە بخەمە ڕوو ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێکە نازام خەڵک مەشغوڵەکەن تۆڵە لە منەکەنەوە ئێوە بێدەنگەکەن خەڵک سەرکوتەکەن هەموو ئەگەرەکان واریدە و ڕەنگە وابێت سوودی بێت ئەم بەڵگانە ئەگەر بێت و دادگای جۆ لە تۆ نەگرێت بۆ کۆتایی ئەم کەیسە بە شۆ دەگەن ئایا حکوومەتیانی کوردستان واز لە تۆ دێنن لە پارێزگەردەکە و ئەم گەندەڵێش دەشارێتەوە یانەوەتە بەدادەچوونی بۆ دەکرێت من دەزەڵ ناگرم لەو بەڵگانە و وەکو ئەو دۆسیانەی ترکە لە نەزاهن و هەمووی خێوێنراوە و کراوە بەژێرەوە وەکو ئەو دۆسیانەی ترکە گەندەڵکار پیاساکە و دۆسیەکەشی هەیە و بەڵگەش هەیە و لە گوڵی کاڵتری پێنەوترا ئەم حکومڕانیەتیە هەمووی سەراپات تووشی نەخۆشی گەندەڵی گەورە بووە تووشی تاڵانی گەورە بووە بۆیە ئێستا بینی دۆخی خەڵک ئاوایە ئەگەر یانەوێ حکومڕانیەتیە بکەن ئیدامەی هەبێ ئاوا ئیدامەی نابێ وەگەر یانەوێ ژیانی خەڵک باشکەن ئەبێ ئاوانەکەن بەڵێ کاکە بڕیار تا ئەم ساتە تەنها پارتی دیموکرات داکۆکی لەم قەزیەکە هیچ فراکسیۆنێکی تر بە ڕسمی داکۆکی لەم قەزیە نەکردووە کە من ئومێ دەکەم پارتی دیموکرات 45 کورسی هەیە کەمە نەتەوایەتیەکانی تر پێگاتەکانی تر 11 کورسین هیوادارم لێرەوە پەیامێکم بۆیان هەیە ئەوان بە هەر دۆخێک هاتوونەتە پەرلەمانی کوردستان ئەو بابەتێکی ترە بەڵام ئەوان لە ئاینی مەسیحی و ئاشووری و لە ئاینێکی جیاوازن بۆ ئەرکی و نوێنەرایەتی ئاینەکەی خۆیان هاتوون نەتەوەی تورکومان بۆ نوێنەرایەتی تورکومان لەوێیە هیوادارم داخل بە ململانەی چکەمە بەشێکی گەورەی سیاسی ئەم جۆرە لە مامەڵەکردن بۆ هەڵگرتنی پارێزبەندی تێکەڵ بە ململانەی سیاسی ئێمە و لایەنێک ئێمە و فراکسیۆنێک ئێمە و حکوومەت نەبن خۆیان بپارێزن لەوەی نوێنەرایەتی پێکهاتە و نەتەوە و ئاینی خۆیان بکەن نەبن بە بەشێک لە گەمەی سیاسی لایەنێک بەکاریان بێنێ ئەگەر نا دوایی ئێمە هەڵوێستمان ئەگۆڕێ لە سەریان و نوێنەرایەتیەکانی دنیا نەتەوەی گرتووەکان وامان لێ نەکەن پێیان بڵێن ئەمانە نوێنەری حەقیقی پێگاتەی خۆیان نین ئەمانە مەرامی سیاسی لایەک جێبەجێەکەن کە من دەکەم ئەوان لەوە گەورەتر و بە دوور بن بەڵێ باس لەوەی کە جێگەی سەرۆکی پەرلەمان وڵێ کە ئەوان بەڵگەکان دانێت بۆ دادگاوە لە خۆ بینێ تۆ خۆت دەتوانیت یانی بەڵێ من هەر ئەم شەوەی نێرم بۆ ئیمەیلی بەڕێز داواکاری گشتی چکە نووسراوەکە بەم جۆرەیە بۆ پەرلەمانتار سۆران و مەرسعید بابەت وەڵام 5 بە نووسراوی ژمارە کاف 1982 نووسراوتان ژمارە 20 لە 5 سەبارەت بە پێشکەشکردنی بەڵگەکان دەربارەی ئەو قسانەی کە لە بەرنامەی ئەمڕۆ لە کەناڵی ئاسمانی پەیام شەوی 1/4 کردوتانە پێویستە ئەو بەڵگانەی هاوپێچی نووسراوی سەرەوتانە پێشکەش بە سەرۆکایەتی داواکاری گشتی بکرێت وەک لە نووسراویان ژمارەوەندە ئاماژیان پێکردووە بەسەر چاو من خۆمەی کرد سیاسی هەیە لەگەڵەوەی کە طریقەی یاساییان بۆ بەکارهێناوە بەڵام زیاتر سیاسیەکە سەرۆکی حکوومەتیانی کوردستان بەسکاڵا لەسەرەوە تۆمارەکە بابەتەکە چیە بەڕاستی گرفتەکە چیە کێشەکە چێکە ینی بەم شێوەیە باسم کردکە بەرە باسم تۆڵی چی لێوە نازانم تۆڵەیەوەی کە بێدەنگ بم من تا حەق بڵێ حەق هەبێ و بە حەقی بزانم ئەیڵێم من ناتوانم لە ناحەق بێدەنگ بم و لە ڕاستی چاوم داخەم ئەرچی من ئەوەیە من پەرلەمانتارم چاودێری حکوومەتەکەم کاک پشتیوان بەڵێ نازانم ئەوە بێ برادەرانی پارتی جوابی بن چکە ئێمە ئێستا هیچ گرفتێکمان لەگەڵ هیچ لایەنێکان نییە گرفتی شەخصیشمان نییە و هەرچی نوێنەرایەتی خۆمان لێرە بێ لە عێراق بێ بەجێ دێنین ئەگەر لایەنێک بێوێ ئێمارکی خۆمان جێبەجێ نەکەین و دەستەمۆ بین و ژێر دەستە بین و
چاو لە ژێربین ئێمە ئەوەمان نەکردووە بەڕاستی و ئێستش ئۆپۆزیسیۆنین ئەرکی خۆمان وەکو ئۆپۆزیسیۆن ئەداکەین. پارێزبەندیتان وەرگیرایەوە هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵچیە ئەگەر پارێزبەندیان لەسەر هەڵگرتین دوای هەڵگرتنی پارێزبەندی هەڵبەتە قسەی ترمانەبێ و زۆر سوپاس. دەستان خۆش.